ئەو کاتان باش هاوڕێیان چوونن هاوڕێیان من ئەو بابەتەی هەواڵ ئەو بەکرم قسەی کرد پارێزگاری سلێمانی خەریکە دانەوێ بەو مووقفانە مزایدەشمان لەسەر بکەن دیارە دەبێ بڵێم ئەو مۆدیلا ئەڤڵ ئەو بەکردای نەهێنا هەرچەندە خاڵەشی پۆزەتیفە لەبەر ئەوەی خەڵک لە کوردستان بەگشتی لە ڕۆژهەڵات بەگشتی کوردستانیش کە ئێمە دەیبینین یعنی عقدەی دەسەڵاتیان هەیە دەبنە بچووکترین بەرپرس بڕوا بکەم ئێستاش بیرم ناچێت لە 95 چوینە ئەوەی پرزگەی یەکێتی هەبوو پۆلیسێکی سەرسەری لێوێ دانیشتە بوو 70 کەس چاوەڕێمان دەکرد خۆی لە پیاوەشی پیری 70 ساڵە تووڕەکەت قەت لێم هێزرم ناچێنی هەستم پێکرد ئەوە دەزانێ بوویتە ئیلاهەک وا خۆی لێ تووڕە دەکرد وا خۆیان لاگران بوو لەم ڕەنگی ئەو پۆلیسا لەبەر چاوی قەحپەیەک دەستە ژۆرێ ناتوانێت گەوادێک خائینێک ناتوانێ برێ لەل بەڵام ئەو پیاوە پیرە ئەو بۆ عقدەی کەسێتیە لە ناوتاچی کورد زۆرە ینی دەبتم دیر ئام خۆیان پێگەورەیە کورک ینی ئەوە یەکێک لەو ئەوەیە هەموو کۆن فەقیر بوون کۆن خانومان نەبوو کۆن لە ئەوروپا نەبووین کۆن ئیلە ئێستا ئەو خەڵکە بچووکترین شتی دەگەوێتە بەرزیان قسەک ناو دەنگ دەرەکە ئیتر ڕاست خۆی لێ دەبتە ئیلاهەک وە دەزانی تەواو بوو ڕقەمەکی زۆر گەورە زۆر خۆشمان دەجان ئاوڕیان کە قسە دەکە دەرێم لەگەڵ نیمە کە ئینەمە ئەندامی مەدرسی ئەمنە كأنما ما بنمونا عندامتشي بالاي أو دو حزبية كبريال لساتسارة نوسي كرد دريم لقال أو رأياني ما يكرد تشاود دري لقداني يعني بجدي ما تشي لقال مثلا ردا دريم لقى شريتك داري بكني ما يعني تدورت هي المعادلة كي لا شريتك داري بككي بنمونا درم يعني زور أو نمونا ندردني خلق براستي كاكا جان أو رجل خوتام بدنوا بۆیە ئەو هەنگاوی سادەکردنەی بەرپرس کە ئەو بەرپرسەکان هێنایان دەوڵەمەند خەڵکەکی زۆر دەوڵەمەند بە خەڵکەکی زۆر پلۆپۆستیە شتێکی باشەکە کاڵ دەبێتەوە ئەو لوت بەرزیە لێرە بڕوا بکەن وەزیرە ڕئیس وزەرایە لە ناو جادە بە خۆتان دەبین پێویست ناکە بڵێن لەسەر لە دنیای دیجیتال کەچی لە کنەمەل دەرێ فسفۆرە لە دوورە ترکەنەی پلێکی بەسیتی دەبی لێمان دەبتا خۆی پێدەبتە ژمارەی گرن کورە پۆستەی ئەوە دەکە گۆرانیشی دەڵێ دەستە تەلەڤیزیۆن ڕازەوەزانی بوویتە ڕقەمەکی زۆر گەورە بەهەرحاڵ بۆیە ئەو سادەبوونە گرنگە باشە پۆزەتی بەس کاچی من یعنی هەواڵە بکرد خەڵکەتی لە بۆ سادەبوون و قردێ لە بڕین نەبڕی نەناردیە ئێوە خاوەن پرۆژەیەک بوون کە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی کوردستان دەکەن دژی دزی گەندەڵی پێشێلی ماف زیندانی نەکردن دەکرێت من ینی بۆیە ئەوەی ئەتو دەیکەی ئەو حرەکەیە پێشتر نەوزات هادی کردی کە دوایە دەرکەوت قورمساغەج سیاسیش بوو خۆ بەر لە تو نەوزات هادی هاتە ناو خەڵک و سادە بوو نیوەی شێوی جوابی تەلەفۆنی خەڵکی دەداوە و بەڵام چ مۆدیلەکی چ جوانێکی داهێنە لە ناو ئەوەی سیاسی چ قورمساغ و جەلاد و دزێکی گەورە و دەرچوو خۆ لە بۆم نییە منسان بەراورد بێ ویژدانێکی زۆر گەورە لە مەعبەنی نەوشیروان مستەفا و ئەوانە بکە بەس خۆ نەوشیروان مستەفا بە جلکەی سادەی لەبەر بوو بەڵام کاچی من دوای ئەوە دەرکەوت هەموو ملک و ماڵەکە کە بە $100 ملیۆن لەسەر کوڕەکانی تاپۆ کرد کێشەی ئێمە ئەوەیە نموزەجێکی جوان فرێدێنا و کۆمەلگای کوردی بەنمونە جەنابەت هەواڵ ئەبوو بەکرێت بۆی چووی متصرف لە وشەی کوردی ڕەنگی پارێزگار زۆر سووکە بەس متصرف وەختی خۆی وشەیەکی زۆر گەورە بوو تۆ سەرۆکی یەکەی شاری ئیداری سلێمانی و گەرمیان و ئەو مەنتیقانەی دوو جار لە خۆپیشاندانەکان زیاتر لە 20 کەس شەهید بووە 15 کەس شەهید بووە بە سەدان بریندار هەبووە بە هەزاران گیراو هەبووە جەنابەت چت کردیە ئەتو لەوەی چووی تەقە لە خەڵک نەکرێ لەوەی چووی ئازادی بیرڕە هەبێ لەوەی چووی دز و مافیاکان بەگە ئەوە بکەی لەوەی نەچوی وەڵایی قردێ لە بڕین بەدەستکەوت بە خەڵک بژمێری بێ ناوگەنج سادەی بوون ئەوە باشە دەست خۆش بی وەچیوانی کە سەرسەری و مێباز و ئەچە داوانش نازانین بەڕاستی یعنی بەجددیمە ئەمە لە وەختی خۆی لە شاخ و مازانی زۆر کەس هەیە زۆر بەڵام بەهەرحاڵ ئەوەی تا ئێستا هەیە مێژوشی لەو دوو خاڵە پۆزەتیفت دیارە تا ئێستا کاچی من تۆ بۆ ئەوە چووی ئازادی بیرڕا بچەسپێنی تۆ بۆ ئەوە چووی
دژی دز و زەردە و گەندەڵبی وەرە پێمان بڵێ چت کردێ دژی دز و زەردە و گەندەڵەکان چت کردیە لەو ئاوەدانی سلێمانی تو بۆ ئەوانە چووی واز لەو گوتارە قێزەوەن و چاواشەکاریە بێنن وەڵا ئەمە سادەینە و لێمانگەڕە کۆمەڵک شعر و پەخشانت داگوتێ کاچی من تۆن خەڵکی سلێمانی و گەرمیان و دەڤەری سەوس یەکێتیان لۆ هەتک کردی یەکێتی بە هەموو ساختەکاری خۆیان و ئیدارەی ئیطلاعاتی ئێران نەگەیشتنەتو لە مێژووی سلێمانی مێژووی ئەوهان کەرامەتی ئەو یەکێتیان شکان لە بۆ تو بەس جەنابەت چت کرد وەختی گەنجەکانی سلێمانی و گەرمیان دەخرێنە زیندان چ دەکەی ئەوە گرنگە قسە غیرەتتان هەبی ئێوە پرۆژەیەکی چاواشەکاری دەرچوون هەر یەکێکتان دێن دەتانەوێت بە دوو نمونەی بچووک دوو شتی سادە وەڵا کۆمەلگا مزایدە پێ بکەن ئێخۆ ئومێد خۆشناویژش ئێستا سادەیە بەڵام لەبەر چاوی هەولێر بوو تا کۆریای باکوور ئەوە تا 6 ڕۆژەوە بۆ بەرەو 50 ڕۆژەی دەچی پێنج زیندان مانیان گرتێ ناتوانین بچین ئێرهابەکەی لە هەولێر ئێمە چ لە سادەی ئومێد خۆشناوی بکەین ئەگەر دەرپێقتە و شۆرتە سەجادەی ئەگەر بچی لە چایخانەی ئیسکانیشدا بنیشێنی چی لێ دەکەی تۆ شارەکەت وێران بۆ شارەکە تەناسەی نەما خۆپیشاندانی نەما گەنجەکانی هەمووی دەربەدەر کرا ئێوە بەشێکن لەو سیستەمە غیرەتتان هەبی مێژوشی جوان تۆمارکەی هەموو خەڵک چاوەڕێ بوو قسە کەرامەت تەبی لە خۆپیشاندانی دیسێمبەری 2020 ئیستقالەت دابایەوەبی نموزەشی جوان فڕێت دابایە ناو بەرپرسەکانی هەرێم بەڵێ ئەمن قبوڵم نییە وەکوش یەسەرۆکی یەکەی ئیداری گەنجی سلێمانی و گەرمیان خەڵتانی خوێن بکرێ بەس غیرەتتان نییە گو پۆست پەرستن دێی لە بۆ من وەڵا قردێلێ دەبڕم و دەسمە ناو گەنج و لەگە پیرێکی دادەنیشم دەتێ بانەم زادەی خەڵک بکەی زۆر سەیرا یعنی وەکو گوتم ئومێد خۆش ناژراوە وەکو دەکا ئێوە خاوەن پرۆژە بوون پرۆژە خیانەتتان لەو پرۆژەیە کردیە ئێستا دەی جەنابەت دەتەوێت بە قردێ لە بڕینەک و بە سادەبوونێک بە ئێمە بفرۆشیەوە ئێخۆ ڕەنگە هیتلەریەکان و بەعسیەکانیش سادە بوون بەس خاوەن چ پرۆژەک بوون تۆ بەشێکی لەو سیستەمەی ئێستاکە من قسەی کۆتاییش ڕەوەیە هاوڕێیان ئینسانی بە غیرەت من زۆر سەرنجم لەسەر مەسلەی گەندەڵی شێرکۆ و ئەوانە باسمان کردیە کەس لەکنە من پیرۆز نییە شێرکۆ شعری بەرزە بەس کەسێتەکەش هەڵبدەوی بسەنی شێرکۆ بێکەس قەزمە بەڵام شێرکۆ بێکەس خاوەن عیززەت نەفز بۆچی ئێوە نەبوو ساڵی 92 بوو یان 93 بوو وەزیری ڕۆشنبیری بوو عەبدولموهەیمەن بارزانی چوو بارەگای ڕۆژنامەی وڵاتی داگیر کرد و تابلۆکەی هێنا خوارەوە لۆ سبەن ئێستقالەیدا بۆیە ئەگەر هەواڵە بەکو تۆ تۆزێک کەرامەتی هەبووە لەگەر ئەو شانێک کە پێشتر دەرگوت کاتێک ئەو هەموو گەنجە خەڵتانی خوێن کرا دەست دەچێشاوە نموزەجەکە پیشان دەدا کە پۆست و کۆندەرە لادیەکە خوێنی گەنج لادیەکە ئەو هەموو شعر و پەخشانە جوانەی کەتو نییە لە قسە دەردەبڕی بەڵام بەکردار ئێوە ئەو شتانە ناکەن دێن دەتانێت بەوە بە ئێمەمانان بفرۆشنەوە هەر بۆ زانیانی تاواڵە بۆ کرد سبەی دادگایی بکرێ دادگایی ئەو تاوانبارەی بعد بەرمون لەسەر دۆسەی دیسێمبەری 2020 جەنابەت وەکو مجریمێک لە مجریمەکان دەبی وەکو مجریمێک تاوانباری ڕقەمیەکی ئەو شارە بووی مەسئولی لیژنەی ئەمنی بووی بۆیە واز لەو ئوسلوبە بێنن ئێمە ئەو ئەزمونەی نەزات عادیمان دیت ئێستا ئومێد خۆشناوە فەندی ژێمان دووبارە دەکاتەوە بەڵام خەڵکی هەولێر و کوردستان پێویستیان بە مەسئولی سادە نییە پێویستیان بە مەسئولی بە کەرامەتە دیفاع لە خەڵک بکە کاتش خۆش